خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پارۆڕامایم شەوتان پێشکەشەکەین. کەرکووک چەقی ململانەیەکی قوڵی مێژووی گەلی کووردە. شۆرشە لێ یەک لە دوای یەکەکانی کورد هەمیشە هەوڵیان داوە کەرکووک و کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنن. کەرکووک لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ڕوبەڕووی کۆمەڵێک هەوراز و نشێوی توند بووە لەبەرەوەی ئێستا ململانێکە تەنها لە ناوخۆی عێراقدا نیە، بەڵکو ململانێکە ململانەیەکی ئیقلیمیشە. وڵاتی ئیقلیمیەکانی ژەوانەی چاویان لەسەر عێراقە و دەستوەردانەکە لە سیاسەتی عێراقیدا چاویان لەسەرەوەیە کە کورد بۆ کەرکووک بۆ کورد یەکلا نەبێتەوە. بەڵام هەمیشە کەرکووکیەکان و هەمیشە کوردانی کەرکووک بەدەنگ و بەڕەنگ و بە خوێن سەلماندویانە کە کەرکووک کوردستانیە. لاڵبژاردننی ئەم جارەشدا کورد توانی 6 کورسی بەدەست بهێنێت کە نیوەی کورسیەکانی قاسمی انتخابی کەرکووکە. بەڵام جگەلەوەی نیوەی کورسیەکانی کەرکووکە لە پێکاتەی عەرەب و تورکمان زیاترە. ئەوەی بۆ کەرکووکیەکان و ئەوەی نیگەرانی قوڵی لێکەوتۆتەوە ڕووداوە یەک لە دوای یەکەکانە کە ڕوبەڕووی کەرکووک بۆتەوە. هێندەی کەرکووک بریندار و خوێن لێڕژاوی دەستی ململانەی سیاسی هێزە کوردیەکانە و بەتایبەتی ژێچێتی و پارتی هێندە ناتواندرێت ئەگەر بێت و ئەم هێزانە کۆک و تەبابن لە لای عەرەب و تورکمانەوە ئازار بدرێت. چۆن بتواندرێت کەرکووک لە ململانەی سیاسی دەربهێدرێت؟ چۆن یەک ڕیزی ببێتە هۆکارێک بۆ ئەوەی هەمیشە کورد لە جەبهەیەکا بێ و بەرامبەر لایەنەکانی تر و ئەگەر پیلانێکی ئیقلیمیش هەبێت بتواندرێت کەرکووک و کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنرێت. ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆ لەسەر ڕووداوەکانی کەرکووک و کوردستانی بوونی کەرکووک واروەها کوردایەتی و نەتەوایەتی لە کەرکووکەکەین با میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی. سوپاس کاک حەسەن، سوپاس بۆ ئامادەبوونت. هەروەها لە هەولێرەوە بەڕێز کاوێس مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامە و سوپاس بەڕێز کاکاوێس. کا حەسەن بەخێر بێ. سپاس بۆ کتێبەکانی شت خەرمانبەرەکەت ئینشاءالله هەر سەرکەوتووە بی هەر بژیت. لەوە دەست پێ بکەین کەرکووک و قوڵای مێژووی کەرکووک کورد هەمیشە خەبات و قوربانیشی گەورەی لە پێناو کەرکووکە بۆ کەرکووک وەکو ڕەمزی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. بەڵام ڕووداوەکان ململانەی سیاسیەکان کەرکووکی زۆر جار ئازارداوە. چۆن بتوانین ئێمە ئەو تەحەولاتە بکەین لە ململانەی کوردیە و کورد بۆ خۆیەوە وەکوی لە کتێبەکەتا لە شەڕی ناوخۆ بڕۆین بۆ شەڕێکی نەتەوەی تر ئەو شەڕە بەدەنگە بە دەستورە بە هەر شێوازێکە یاسا، یعنی چۆن بتوانین کەرکووک لە ململانەی دەربێنین. سڵاو کاکزانە جان، سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەتان، سڵاو بۆ هاوڕێم کاک کاوێز. دیارە ئێمە کە قسە لەسەر کەرکووکەکەین، کەرکووک لە ڕووی مێژوویەوە تەواوی سەرچاوە مێژوویەکان ئەوانش کە غەیرە کورد نووسویانێتەوە هیچ شک و گومانێک لەوە نییە کەرکووک نەک کوردستانیە، بەڵکو لە سەردەمی گۆتیەکانە پایتەختی دەوڵەتی کوردی و دەوڵەتی گۆتیەکان بۆ کەواتە هەموو داتا و هەموو ئامار و هەموو بەڵگە و دۆکۆمنتەکان پێمان دەڵێن کەرکووک کوردستانیە، بە عەرەبی عێراقیشەوە، بە دۆکۆمنتەکانی عوسمانیشەوە، بە گەڕیدەکانیشەوە هەموو سەلماندویانە کە کەرکووک نەک بەشێکە لە کوردستان بەڵکو دوانەیەکی لە یەکجیانەکراوەیە کەرکووک لەگەڵ کوردستانە. ئەگەر دیقەتی حرەکەی کوردیش بدەین بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە هەموو سەردەمە جیاوازەکانە، خاڵی جەوهەری خاڵی ناکۆچەکان کەرکووک و ئەو ناوچانە بووە کە لە ئێستادا بەداخەوە پێی دەڵێن ناوچە جێناوەکان کە من پێم وانییە ناوچەی جێناکە کە بەڵکو بەشێکە لە جەستەی ئەم نیشتمانە، بەشێکە لە خاچی کوردستان، بەڵام بە تۆپزی لە ڕێگای هێز و هەیمەنە و دەسڵاتەوە دەستی بەسەرا گیراوە لە قۆناغە جیاوازەکانی مێژووە. کەواتە شۆڕشی کورد زۆربەی هەرە زۆری و نەگەیشتن بە ڕێکەوتن و گفتوگۆکان لەگەڵ ناوەندا هۆکارەکەی دەسەڵنەگردنی حرەکەی کوردی بووە لە سەر کەرکووک وەکو خاک، وەکو مرۆڤ، وەکو مێژوو، وەکو توراس، وەکو هەموو لایەنە جیاجەکانی. کەواتە کەرکووک بۆ ئێمە ژیانە، کەرکووک بۆ ئێمە ناسنامەیە. وا من پێشم خۆشە لێرە
هەم سەرکردە سیاسەکانمان هەم هێزە سیاسەکانمان و هەم خەڵکیش ماوا تێ نەگەن و نێارەکانشمان باوا تێ نەگەین ئێمە کەرکووکمان بۆ نەوتەکەی بێ زۆر جارە قسەیە حەسەن بەڵێ من وەکو کورد دەڵێ من لێگەڕێ حزبێک چۆن مامەڵاکە لەگەڵ کەرکووکات چی کردو چی نەکردو و تەنها چۆن مامەڵاکە یان کەسێک یان سەرکردەیە یان بەرپرسێ بەڵام کەرکووک بۆ ئێمە خاکە شوناچە هەوەیە بینەوە سەر ئەوەی مامەڵەکردن کاکزانە هیچ کاتێک ئەمە لامان سیر نەبێ عەقڵە شۆفێنەکان عەقڵە تایفەکان و دەروجیران هەمیشە لەوانان کە کەرکووک قووت بدەن کەرکووک نەگەڕێتەوە باوشی نیشتمانی دایک وەسائل و ئامرازی جیاجا هەوڵ بن کەرکووک و خورمات و خانەقین و داقووق و دووبس و تاشنگال هەموو تاشنگال قوتی بن و وەکو بەشێک لە عەربی عێراقی بچەسبێەوە بۆیە سیر نییە بەڵام سیر ئەزانی چییە سیر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو مؤسساتەکانیەوە میدیای کوردی بە هەموو ئاراستە جیاجیەکانیەوە ئەحزابی کوردی بە هەموو ئاراستە جیاجیەکانیەوە لەبری ئەوەی کەرکووک بکاتە قەزەیەکی نەتەوەیی نیشتمانی گەورە بێ کەرکووک بکاتە کەرەستەیەک بۆ ململانی حیزبی کەسی بۆ لێدان لەم و لەو بچووکردنەوەی ئەم هێز بۆ ئەو هەیە بۆیە من زۆر جارم تکایم کردو لە 5 ساڵی ڕابردوو تکایە هێزە سیاسیەکان بە تایبەتی هێزە گەورە و دەسڵاتدارەکان ململانێک تاریخیەکانتان ململانێ حیزبی و کەسەکانتان مەگوازنەوە سەرجەستەی برینداری کەرکووک و خۆرمات و مەیگوازنەوە لێرە لە سلێمانی لە هەولێرە ئەو ململانەیە بکەن ئەوێ بەرگی ئەوە ناگرێ ئەوێ لە بەردەستی نەیار و لە بەردەستی دوژمنانی ئێمایە ئەوان چقۆیان تۆش دەڕۆی خوێدەکەی بە برینەکەی کەرکووک و خورمات و خانەقین و دبس و مەخمورەوە بەڕاستی ئەمە نەگلەیە ئەمە ڕەخنەیەکە ڕەخنەیەکی جددیە لە قیادەی سیاسی و بە تایبەتی لە هەندێکی کە لە بابەتی کەرکووک و ئەو ناوچانە ململانەکە یا من نمونەیەکت بۆێنەوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر لە 2010 هەڵبژاردن کرا جارێکی تر ململانەکان برایەوە ئەوێ باشە بەڵێ وەفدی ئەم هێزە سیاسیانە کە چوونە ئەوێ چوونە بەغدا کەوتنە گفتوگۆوە لەسەر یەک بستێک لەو خاکە گفتوگۆیان کرد یان لەسەرەوەی وەزیر بۆ من بێ و گزیر بۆ من بێ و بەڕێوەبەری گشتی بۆ ئێمە کاکەی من لەوێت کێشەی خاکمان لێ ئێمە کێشەی ملەتمانێ لە سا 50 خاکی کوردستان ملەتەکەی ئێمە لەوەیە باشە تۆ لەبری ئەوەی بچی خۆ بکەیتە قوربانی کەرکووک و خورمات و هەموو ئەو خەڵکە دڵسۆز و قارەمانە تو دێیت ململانەکە چێگۆستی و سەرجەستەیەوە نەوتەکەشی ئەبەی داهاتەکەشی ئەبەی بەرپرسیارێتەکەش تۆ ئەیبەی و حکومەکەش بڕیان لە چارەنووسی ئەو شارانە ئەتەوێت لە هەولێر و لە سلێمانی و بیدەی بەڕاستی ئەمەوە ئەکا خوا نەخواستە هەستی پێیەکە من وردەوا لە خەڵکی ئەو ناوچانە بکات حاڵەتی دابڕان لەگەڵ هەرێم دروستکە ئەمە خەتەرێکی گەورەی ئەم بەڵاشە بێت نانە بەرە ئەوە دەچین کاک یانی دەبێم هێزانە بە هۆش خۆیان بێنەوە یانی نابێت تۆ کەرکووک و ئەو قەزێ گرنگە نەتەوەیە بکەیتە کەرەستەیەک بۆ بەرژۆندی حیزبەکان یان تۆ بێ ململانەی ترت هەیە بیگوازیتەوە ئەوێ باشە تۆ چیت بۆی کردو مەسەر قەزای خورمان باش ئەم حکومەتی هەرێمە چی بۆی کردووە باشە بەو هەموو شەید و قوربانی و بەرگری و جوامێری لەو خەڵکایە ئەمڕۆ 16 ئۆکتۆبر ئەوە 4 ساڵ تێپەسەر ئەو قەزەیە تا ئێستاکە ئەو حکومەتی هەرێمە نەیتوانی 1 دیناری قەرەبووی لێ قەوماوان و زیان لێکەوتوانی خورمات و بکاتەوە باشە ئەمەد پێ ناکرێ شەڕەکەش مێنە لەسەر جەستەی برینی ئەو ناوچانە بیگوایە 16 ئۆکتۆبر ئەم ڕۆندەی تر مەسەلەن لەو ڕۆژە لەو ڕووداوەیە کورد لەو ناوچانە زیاتر بریندار کرا مەسەڵ ئەوەندەی ململانێ و تیجاهی ڕوبەڕووبوون لە نێوانیەکێتی و پارتی هەبوو و ئەوەندەی تەشیر بە یەکتر هەبوو ئەوەندە باسی قەزیەکە نەکرا ئێمە ڕڤیۆیەک بە خۆداچوونەیە بکەین بە کۆی قەزیەکەیە بزانین لەکوێی پرسەنەتەوایەتەکەیە بەڕاستی مەسەلەن ئاش 16 ئۆکتۆبر هەندێک گەڵی خیانەت بوو هەندێک گەڵی نازانم دەستکەوت بوو یعنی بەڕاستی لە دەدیدی ئێوەکو هەمووکو کادرێکیەتی هەمووکو چاودێرێکی سیاسی پرسیارێکی زۆر جددیە بەڕاستی بۆ یەک لە یەکاڵاکردنەوەی بابەتێکی وا هەستیار تەبعاً برینێکی زۆر سەختە 16 ئۆکتۆبر بەسەر جەستەی هەموو کردەوە بەسەر جەستەی لاپەڕەکانی مێژومانەوە بەسەر جەستەی خورمات و کەرکووک و خانەقین و تەواوی شار و شارشکە
بۆ یەکاڵاکردنەوەی بابەتێکی وا هەستیار ناکرێت ئێمەمانان میدیاکان ئەم بەناو سیاسی ئەو بەناو کادری حیزبی بێت ئەمە وەکو کاڵایە بەکاربێنێ بۆ ململانی من چەند جارێکی تریش لەم کەناڵە جوانەوە وتومە بە شوێنەکانی ترەوتومە وەرن ئەگەر بڕیارە پەرلەمانمانێ و حکوومەتی هەرێممان هەیە ئەگەر بڕیارە دام و دەستگایشی یاساییمان هەیە وەرن لوژنەیەک دروست بکرێت با لێکۆڵینەوە لە ئەو کەسانە بکرێت کە تاوانبارن لە قەزەی 16 ئۆکتۆبەرە 16 ئۆکتۆبەر پیلانێکی زۆر لەوە گەورەتر بووە کە ئێستاکە ئەم حیزب و ئەو سەرکردە فڵان بخاین و خۆی بە قارەمانی ئەوین بکە ئەگەر بڕیار وایە حزبێک تاوانبارەکە بەوەی ئەی ڕۆڵی خۆی چی بوو ئەی توانی ئەو بەرگەری بکە ئەگەر ئەم نەیکرد ئەو کردی ئەی هەر بەڕاست لە خورماتوو لە کەرکووک بەرگری نەکرا ڕۆڵەکانمان شەید نەبوون خەڵکە بۆ من دەیناسم خەڵکی گوندی پارەپارەیە لە نزیک خورمات کوڕێکی تاقانەی هەبوو بە ناوی عومەر حەبیب لەو شەڕاجی بۆ قوربانی و گیانی خۆی لە خورماتوو لە کەرکووک دەبابە بەسەر جەستەی پێشمەرگات ئێوە بەرگری نەبوو ئەی ئەگەر بڕیار وایە مقاومەتە ئەگەر فەرزن ئەم حیزبنەی کردووە ئەی جەنابت بۆ نەکرد چێڕێ لێگرت بووی باشە بۆیە بۆ ئەمە بەڕاستی حقیقەتەکە هەموو لایەنە سیاسەکان دەزانێت و خەڵکی و ناوچانیش دەیزانێت بۆ کاڵایەکی علامیە بۆتە کاڵایەکی علامی ئەو سراعی کە هەیە ئەو سراعە تەقلیدیەی کە لە کوردستان هەیە لە نێوان هێزە سیاسەکانە ئێستا ئەوە بەکارهێنن بەڵام بەڕاستی ئەرزشی نەماوە بەهای نەماوە چونکە هاوڵاتیانی ئێماوە خەڵکی کوردستان لەوە شیارترن هەندێک میدیایان هەندێک کەس هەوڵی شێواندنی ڕاستیەکان بنن و ئەگەر دەمانەوێتیش ڕاستیەکان من بیرمە بەشێک لە سەرکردایەتی یەکێتیش لە ساڵانی ڕابردووە داوای کردوتێ بە قەزەیە لوژنەیە دروست بکرێ و لێکۆڵینەوە بکرێ بزان ئایا هەر بەڕاستی خیانەت کراوە یان پلانێکی عێراقی هەرێمایەتی تا ئەندازەیەک نێودەوڵەتیش هەبووە بۆ بردنەوەی ئەو ناوچەیە بەڵام بۆ ئەم قەزەیە گلەیی لە نەیار و دوژمنانمان بکەین یان خۆمان چەند هەڵەمان کرد لە ساڵانی پێش 16 ئۆکتۆبەر هێنانی کۆمپانیا ڕوسیەکان بۆ کوردستان بێ لەوەی تێبگەین کە ئێرە مەیدانی ئینگلیز و ئەمریکیەکانە کۆمپانیامان هێنا و گرێ بەستمان کرد ئەی نەخوێندنەوەی دەستور تێنەگەیشتن لەوەی کە ئێمە هەرێمێکی لە ناو دەوڵەتێکی فدراڵە پێشێلکردنی هەندێک بابات و مامەڵەکردنی خراپ لە بەتایبەتی دوای تێکشکان و پەرتەوازەبوونی سوپای عێراق لەو ناوچانە ئێمە باشمان نەکرد تا هاتنی ڕیفراندۆم کە لە ڕیفراندۆمیش کرا بوارێک ڕەخسا کە من بیرمە کۆبوونەوەی دوکانمانەیە چەندی دانیشتنی تر هەبووە سەرۆکۆماری ئەو کاتێ بەڕێزیان هاتەوە و کۆمەڵێک گفتوگۆ کرا بۆ ئەوەی پیلانەکە لەوە گەورەترە کاکزانە کە ئێمە بتوانین بەرگەی بگرین وەرن با بە یەکێتی و بە پارتی و بە هەموو هێزە سیاسەکان ڕێککەوین و بەرنمەیەکەوە بچین لەگەڵ حکوومەتی عێراقا ئێران هاتە سەرخات دۆستە ئەمریکیەکانمان هاتن ئیندیزەکان هاتن فەڕەنسیەکان هاتن بۆی جۆ نەگرالەوە یانی هەڵەکانمان کرد دواتریش دۆستەکانمان هاتنە پێشەوە بە نەیارەکانیشمانەوە من قیادەی یەکێتی نیشتمانی کوردستان دەناسم وتی لە دانیشتنێکە قاسمی سولەیمانی بەخۆمی وتوێ بە ئەم هەڵەیە مەکە نییە ئالای کوردستان دەبم لەسەر جەواد حەمەدی بۆتانی دائنم بەس ئەم هەڵەیە مەکەن باشە ئێمە خۆمان هەموو هەڵەکانمان کردووە باشە کۆمەڵێ فاوڵمان داوە و دوجار ئەو ناوچانە بە گوران خوار چووە ئێستا لە بری ئەوە بێیتەوە ینی ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا کاکزانەجان لە هەر وڵاتێکی ترا دەبواە دەیان سەرکردە و دەیان پیاوی گەورەی وڵاتە دەستی لە کار بکێشایەتەوە باشە و داوای لێ لە شاشەکانەوە نەوەک بێتە کەرێستێکی علامیەک ترشکان لێ بردن بکە باشە ڕاستە دژمنەکانمان هەل دەگەڕێن بۆ ئەوەی ئێمە لە ناو بن ئێمە بچووکەنەوە ئەم ئەزمومان بەڵام چەندی تاوانەکە لە خۆمانایە یعنی بۆ تۆ وەرە مراجعەیەکی خۆت کە بزان ئەو هەڵانە چین باشە لە ئاسی وەزیری خارجی ئەمریکا چی پەیامی چێ بوو باشە ئێران هەڕەشەکانی ئێران هەڕەشەکانی تورکیا هەڕەشەکانی عەبادی تۆ گوێ لە هەموو ئەمە ناگریت و دێیت و دەچیتە پرۆسەیەکەوە دوای پرۆسی ڕیفراندۆمش دەرفەتێک مابوو بۆ ئەوەی بتوانین بەڕێکەوتن شتێکی هاوبەش لەو ناوچەیە دروستکە ئەوەشمان قبول نەکرد دوجار حقیقەتێکە ئێمە خۆ مەیدانیان لەوێ بوومەوە لەناو ئەو شەڕا بوومە بەڕاستی ئەوەی ئامادە کرابوو
هەموو کورد ببووینە بە پێشمەرگا نەمان دەتوانین چونکە تەنها عێراقیەکان ئەگەرێکە بوو بۆ خاپورکردنی تەواو ناوچانە 100% وا بوو چونکە ئێمە بەرنامەمان هەبوو معلوماتمان بۆ ئاهات لە ناو حەشدەوە ناو هێزە عێراقیانەوە یعنی لەگەڵ ئەوەشە شەهیدماندا بەرگریمان کرد و بینیت بە سەدان خانوو لە خورمات و ستێنرا بە هەزاران ماڵ تاڵان کرا دەست بۆ ناموس و کەرامەتی شارەکەشمان برا و ماڵەکانیشمان تاڵان کرا بەرگریمان کرد قبولمان دەکرد ئێ باشە من بەرپرسی میحوەری خورمات و کە کاک عەبدوڵڵا بۆرە لەگەڵ ئێمە شەڕ لە شارەکەمان جێڵاو هاتینە دەرەوە کەواتە ئەگەر شەڕ بکرا مەسەلەن هەر بە کورتی دەرەقەتیەوە هات ئەو هێزە هەموو هێزە زۆر 100% ئەم قسەیە ڕەنگە زۆر ئەوەش نەبێت لە میدیا بەڵام بۆ ئەوی وجدانم ئاسوودە بێەوە لە بەرامبەر خەڵکی خۆمانە بەڵێ شەڕ لەوە زیاتر بکرابایە هەموو ناوچانەمان تەواو خاپورە بوون و بە هەزاران کەسیش دەبوونە قوربانی بەڵام ئەمە مانای ئەوە نییە نە ئەوە پەردەپۆشکەین و بیکەینە ڕابردوو نەبێنیش وەکو کەرەستەیەش بۆ ململانی حیزبایەتی بەکاری بێنی ئەمە یەک دوو سێ هەڵەکان چێ لێ بەرپرسە چێ زەمینەی خۆش کرد چێ ئەو دارەیدا بە دەستی نێارەکانمانەوە تابینن بە تەپڵاشتی سەرمانە چێ دارەکەیدا بەدەسێەوە کورد خۆی خۆمان ینی ئەمەمانە کردووە جا لەبری ئەوەی لە بەردەم شاشەکانە لە بەردەم ئەم گەلەستەم دیدەی خۆمانە بڵێن داوای لێبڕن نەکەین و ئێمە هەڵە بووین و ئێمە جارێکی تر ئەمە دووبارە ناکەین و بمان بورن تۆ دێی ئەمە دەکەیتە کەرەستەیەکی میدیایی و یەکتەشکاندن و یەکتر ناشرینکردن و دروستکردنی وەهم بۆ ئەوی خەڵکەکەمان ئەوەندی ترە بێئومێد بێت مەسەن باسی هەندێک گفتوگۆ و دانیشتنەوە ناکەن یخۆ ئەگەر هەر گفتوگۆ و دانیشتنێک کرابێت بۆ ئەوە بۆ بگەیتە نەتیجە کارەساتەکە نەبێت بۆی شەڕەکە ڕوونەدا ئەمە بمانایەوە نییە تۆ بە خیانەت و بە کۆمەڵێشت لە کەواتە ئەمە ڕووداوێکی زۆر تراژیدیە لە ژیانی ئێمە بە ئاسانی لەبیر ناکرێ بەڵام پێش ئەوەی دەستی تاوانبار بۆ نەیارەکانمان بکەرانی ئەو تاوانە دەبێ بزانین ئێمە چەند هەڵەمان کردووە و ئێستش هێز و خەڵکمانەیە بەردەوامە لەو هەڵانە بۆ ئومێدەی بە خۆدا چۆنەوە هینێکی کارەساتێکی کەمان نەدەن ئینشاءڵڵا کاکاوێ سڵاو لێبێ من ئەمەوێ گفتوگۆکەمان بە ئاکارێک بێ کە بەڕاستی نیشتیمانی و نەتەوەیانە بیر لە کەرکووک و ناوچە جەناوکان بکەینەوە ئێستا ئێمە حەشدی شعبی لە سەحێلا لە مەحموودیە وەستاوە لە کەرکووکە لە کوێیە کەسمان بە دڵی خۆمان ئەو کوردایەتیەمان ینی بە سینەیەکی فراوانە ناتوانین بیکەین و جگە لەوەی کوردانی ئەو ناوچێ ئەتوانن چەند گرینگەتە حەولاتێ بکەین لە ململانەیەکی بەرتەسکی حەزبیەوە بڕۆین بۆ ململانەیەکی نەتەوەی نیشتیمانی ئێستا من نازانم لە ناو تورکمانە کام هێزە کورسی بردووە من ناپرسم لە ناو عەرەبی سوننەیە جەماعەتی خەمیس خەنجەر کورسی بردویان ئەوەی حەلبوسی من پرسیارەکەم عەرەب و تورکمان لە کەرکووکە لە شنگالە لە خانەقینە چەند کورسیەناوە و کورد چەند کورسیەناوە ینی چەند گرینگە ئەم پەیامە بکەینە پەیام نەک بۆ دەستبادانی یەکتری و دەستبادانی زیاتری ئەو ماتیقە نەتەوەیە بەڵێ سپاس سەرەتایانی هاوکاتە لەگە ڕۆژێکی ئێجگار تاڵ کە فرمێسکی لە چاوی نەتەوەیەک هێنایە خوارەوە ڕێز سەری ڕێز بۆ هەموو ئەو شەیدانی ئەو ڕووداوە تاڵە دانوێنم ئێمە گرفتی گەورەمان لە مەسلەی کەرکووک پێشی ئۆکتۆبەر لە دوای 2023ەوە بەڕاستی کورد ینی ڕوئایەکی ڕوونی نەبوو ینی ڕوئایەک پرۆژەیەک کە هەموو کوردی لە چوارچێوە کۆکاتەوە مادەی 140 هەبوو ئەویش کورد ڕاڕابوو وەنی دابش ببوو هەندێک جار ئەو میزاجە هەندێک پاشەکشەی کرد و هەندێک لە نێو کوردیش داوایەوەیە کرد کە کەرکووک کرێ بە هەرێم چوزانم ینی جیاواز لە پرۆژەکانی تورکمانی و عەرەبی و دەوڵەتانی ئێقلیمی و خەڵکی تریش لە عێراق دەستی تێوەرەدا لە مەسلەی کەرکووک کورد تەنهانەتەوە بوو کە خاوەنی ئەسڵی قەزیەکەیش بوو بەڕاستی زۆر ڕاڕاوە لە مەسلەی کەرکووک یانی ئەزانی تا مادەی 140 هەبوو یانی ئێمە دابەش بووبووین لەسەرەوەی کە بەشێک ینی خۆشمان خەمسار بن بەشێک تەراجعەکرد لەوەی کابێ کەرکووکەین بە هەرێم و لە ناو بەشێک لە هێزە سیاسیەکان کارکتەرە دیارەکان ئیشیان بۆ ئەوە کرد بۆ ینی کورد
لە ئەوڵەوە ئەزانی ڕوویایەکی ڕوونی نەبووە بۆ ئیدارەدان لەو ناوچەیە و کەم کورتی لە ئیدارەدان و ڕوویا بەڕاستی ئێمە تووشی هەڵی زۆر گەورە کردووە و پاشەکشی ئێزگار زۆرمان لە مەسلەی کەرکووک و ئەو ناوچانە کردووە. بۆیە کورد ئەبێ پێشی هەموو شتێ ئەوەی کە تۆ وتت ناپرسم عارب کێ هێ ناوێتی کام حزبی عاربی یان کامی تورکمانی تحصیل حاصل ئەوەیە کە ئێستا کوردیشە بێوا بێ بەڕاستی کورد دەبێ ئەزانی لە ئاستی کەرکووک و شنگال و خوورمات و هەموو ئەو ناوچانەی تر کە خۆی ناوچەی کێشە لەسرە ئەبێ هەوڵ بدا ئەنی ئەبێ کورد بە دەرەجەیەک هەوڵ بدا کێشە لەو ناوچانە کەم کاتەوە نابێ کێشەی تر زیاد بکە لەو ناوچانە چکە لایەنی کام ئەزانی تۆ خاوەنددارێتی ئەو شاراکەی ئەوەی لە ڕووی مێژوویەوە لە ڕووی جگرافی و پێکاتی ئەو شارانە پێویستی بەوەیە کەشێکی ئارام ژیانێکی ئارام بۆ دانیشتوانی ئەو ناوچانە دروستکەی ئێمە ئەوەمان نەکرد یعنی ئێمە دەورمان هەبووە ناڵێن بەمە بەس بەڵام بە نەزانی دەورمان هەبووە لەوەی کە کێشەکانی ئێوێ زۆرتر قوڵکەین و ڕوویایەکانی خۆمان یەک نەخەین یعنی ئێستاکە ئەگەر کەرکووکیەک بپرسێ یەکێتی نیشتیمانی پرۆژەی بۆ کەرکووک چییە ئەگەر کەرکووکیەک بپرسێ پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی چییە بەڕاستی ئێستا پرۆژەکان پرۆژەی حزبن لە نێو حزبەکانیش ئەم ڕوویایە ڕۆشن نییە بۆیە ئەبێ هێز و لایەنە سیاسیەکان بێن بەڕاستی دابنیشن لە جیاتی ڕۆژێک با دەڕۆژ و نوخبەی ڕۆشنبیر و سیاسی خۆیان لەسەر ئەم پرسانە کۆ ببنەوە ڕوویایەکی یەکگرتو بۆ ئەو ناوچانە دروستکەن ئایا ئێمە ئەمانەوەیە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەگەر ئەمانەوە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ڕێگاکانی گەڕانەوەی چین بە چ ئالێتێک چۆن ئەتوانین وا بکەین لە کەرکووک و ناوچەکانی تر قەناعەتێکی گشتی دروستکەین کە گەڕانەوە بۆ خەڵکەکە ئێوە باشترە ئایا ئەمانەوە کەرکووک ئیدارەیەکی سربەخۆ بێ ئایا ئەمانەوە ئێستا کەرکووک تۆزێک دۆخەکەی بگۆڕین ینی هەموو ئەو ئەگەرانە پێم وایە ئەبێ پارتیوی شێتی و هێزەکانی تر لە چوارچەوەی پرۆژەیە کۆکاتەوە و کاری لەسەر بکە ئەگەر نا بەڕاستی ینی ئاستەکە ئەمەندە نزم بووەتەوە لە مەسلەی کەرکووکەوەمانە ینی هەندێک جار ئینسان بێز دەکاتەوە وەکچی کاکاوێت زانی وەکچی ئەوەی کە توی وەکو نووسەر و ڕۆشنبیر و کەرکووکێک نیگەران کردووە چییە زیاتر مەسەلەن ئەزانی ئەگەر کوردێک ئەنفال کرابێ لەسەر کەرکووک بووە ئەگەر کیمیابارانی هەڵەبجە کرابێ لەسەر کەرکووک بووە ینی ئەگەر شۆڕشێکت کردبێ و قوربانی دابێت لەسەر کەرکووک بووە بەڕاستی ینی کەرکووک زۆر گەورە بووە زۆر گەورە بووە ینی بە گەورەییش کورد تەعاملی لەگەڵ کردووە یعنی گوناحە ئێستا کە بین ئێمە زۆر بچووکی کەینەوە بینینە ئاستێکی زۆر بچووک ململانەیەکی زۆر ناشەریفانە بۆ ئەوەی کە پەرێزی من پاکە یاهی تۆ پاکە کەرکووک بەڕاستیە بێت دەربازیکەین لەوێ یانێزانی بەداخەواڵێم هیچ هێزێکی سیاسی لە کوردستان لە 2023 تا ئێستا ڕەچاوی باری دەرونی یەک کەرکووکی نەکردووە یعنی زانی ئەمانە لە ڕووی دەرونی لە ڕووی سیاسی لە ڕووی قومی لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی ئیدارە و حکومڕانی یعنی من نەکە گەیشتەوە بەوەی کە بەڕاستی وەکو بڵی کەرکووکی شایەنی ژیان نییە شایەنی هیچ نییە بۆیە ئەو ململانەیە کە ئەمە بەشێکی خەڵکەکە پێی خۆشە بەشێک لە کەرکووکیەکان بۆ خۆیان بە دوای ئەم ململانەیە ئاگەڕن بەڵام لە ئەسڵدا لە جەوهەردا ئەزانی ململانەی کەرکووکی ململانەی کەرکووک لە نێوان کورد و ئەوانی تراوە ینی ئەمە ئەبێ هێزە سیاسیەکانی کوردستان تێبگەن ینی فەهمی ئەمە بکەن ئەو ململانەی کە ئێمە کردمان ینی لە مەجا لە حزبەکە بەڕاستی زەرێکی ئێجگار زۆری بە قەزەی کەرکووک گەیاند کە هیچ دوژمنێکی کورد نەیتوانیوە بەقەت ئەوە زەرەر لەو قەزەیە بگێرێ یعنی تۆ تەماشا بکە زانی ئێمە نزیک 100 ساڵە لە کەرکووک و ئەو ناوچانە کورد لە نێو سراعی ئەجگار توندە هومان دووشی کردووە بەڕاست ینی کوردی ئەو ناوچانی زۆر ماندوو کردووە ئێمە هاتی کێشەیەکی ترمان بۆ دروست کردوون کێشەی ململانیای پارتیویچێتی لەوێ و لە شنگال پەکەکە و پارتی لەوێ بە ئەزانی ئەمانە ئەبێ گەمارۆ بدرێن ینی کەم بکرێنەوە کێشەی خەڵکی کەرکووک و ئەو ناوچانەکە
چووکە مەترسیەکەی لە دوورمەودا دەرەکەوێت ئایا ئێستا کە ئەم هەڵبژاردنەی ڕابردوو دەری خست کە زۆرینەیەکی زۆر کە جی زۆر مەترسیە و ئەبێ هەڵوەسی لەسەر بکرێت کوردی کەرکووک بایکۆتی هەڵبژاردننی کرد من بیرم دێت لە هەڵبژاردنەکانی تر ئەزانی کەرنەڤاڵ و جەژن و خۆشی و لە نێو تەقینەوە خەڵک بەجلی ئاڵاواڵاوە چوە سەر سندوقەکانی دەنگدان بەڵام ئەم جارە من بۆ خۆم لە کەرکووک دەنگمدا ئەزانی ئەو سارد و سڕی و ئەو نیگەرانەی کە بە دەنگدەری کوردەوە هەبووە وێنەی نەبوو ئەمانە مەترسین ئایا دەرئەنجام وا ناکە ئەزانی بۆ نمونە هێزی تر لە کەرکووک ئاراستەی بیرکردنەوەی خەڵکەکەت بگۆڕێ بەرەو ئەوەی کە لە نێو ئەو میحنەت و بێزاری ڕوو لە خەڵکی تر لە ئاراستی تری سیاسی یان ئیداری بکە بۆیە ئەمانە هەمووی مەترسی ئێزگار گەورن کە ئەبێ هێزە سیاسیەکانی کوردستان بەڕاستی ینی لایەنی کەم لە ئاسی ئەو قۆناغە بن کە ئێمە چیمان بۆ کەرکووکەوێ ینی ئێستا کە ڕۆشن نییە ئێستا تا ئێستا ڕۆشن نییە جێبەجێکردنی مادەی ١40 لە قودرەتمان چەندە بۆ ئەوەی کە هەوڵ بدەین مادەی ١40 جێبەجێ بکەین کەرکووک لە ڕووی ئیداریەوە بیکەین بە هەرێمێکی سەر بەخۆ ینی ئەبێ ڕوئایەکمان هەبێ بە کورد بڵێن وەرن ئەمە ڕوئیا ئێمە هەموو وزەکانمان کۆکەینەوە بۆی کە ئیشی لەسەر بکەین بەڵام بەم دۆخی ئێستا هەیە کاکە هەمومان زەرەرەکەین ینی تۆ سەیری ڕووداوەکانی ڕابردووکە ئۆکتۆبەر نە پارتی زەرری کردووە نە یەکێتی زەرری کردووە ئەوەی زەرری کردو کورد بووە و دوژمن لەوێ کوردی کردووەتە ئامانج و لە پێگەی کوردەدا لە کەرکووک لە پێگەی هێزی سیاسی نادا ئەزانی ئەوان چونکە ئەوان ستراتیجیانە ئیشەکەن ڕوئایان بۆ مەسەلەکە هەیە و ئەجندایەکیان هەیە بە کەیفی خۆی ئەگەر ئێستانە بۆ 10 ساڵی تر ئیشی لەسەرەکەین بەڵام کورد دەمەی نییە کورد ئەزانی بەم ململانەیە کە لەسەر کەرکووک و ئەو ناوچانەی تر دروست بە خزمەتێکی بێ بەرامبەری عارەب و تروکمان و خەڵکی تر و دەوڵەتە شۆفێنەکانی ناوچەکە بووە بۆیە ینی لە خۆت و خۆڕایی ئێمە ئەم خزمەتەمان بەلاش پێشکەشیەوان کردووە جابێ ئێستا ئینتیخابات کراوە دۆخی عێراق و ناوچەکە بەرەو ئاراستەیە کەڕوا بۆیە کورد دەبێ خۆی کۆکاتەوە خۆی کۆکاتەوە لە کەرکووک پێشای ڕوون بێ کاکە لایەنی کەم ئەزانی تۆواز لە پرۆژەی سیاسی و ئایندەی بێرە لایەنی کەم تۆزێ ژیانی کەرکووکیەکان بگۆدرێ ینی لە ڕووی خەدەماتەوە بگۆدرێ لە ڕووی ئیداریەوە بگۆدرێ ئێستا ئەوەی کە گرفتە من کە تێبینیم کردووە ئەوەندەی لەگەڵ کوردی کەرکووک قسەم کردووە کورد هەست بە غوو بنێکە کاکە بەشێک نییە لە بەڕێوەبردننی شارەکەی ئەمان زۆر گرنگە پێتوانێت ئەوە شەر دەرەنجامی ململانی یەکێتی و پارتی بۆ کاکاوێز ئەوە بە تاکید بە ئەزانی ئەوە قەت گلەی لە خەڵکی تر نییە بە تاکید دەرئەنجامی ململانەیەکی ناپێویست بووە ینی ئەزانی من ئەزانم ئەو پیرێژن و بەقاڵ و کوڕ و کچە تێکۆشەرانەی کەرکووک ئەزانی خەمی ئەوەیانە کە خۆیان لە ئیداری کەرکووک بدۆزنەوە و شعور بەوە بکەن کە بەشێکن لە بەڕێوەبردننی شارەکەات بۆیە ئەزانی ئەبێ ئەو حساسیەتانە کەم بکرێنەوە ئێمە بین مشور لە ژیانی خەڵک بخۆین ینی پێمان بکرێت دەستی هاوکاری و خەدەماتی زیاتر بۆ کەرکووک و ناوچانە تەرخان بکەین لایەنی کەم یانی ئەزانی وەکو کورتە چاو لەو ناوچانە بکەین کە خەڵکەکەی بەشێکە لە میحنەتێکی ئێزگار گەورە و ئەرکی ئێمە چۆن بەدەنگیانەوە بچین چۆن فریا بکەوین کە هاوکاریان بێت کاکاوێز ئەمڕۆ مەسەلەن 16 ئۆکتۆبەرە مەسەلەن پارتیەکێتی تۆمەتبارەکە خیانەت کرە وەڵێنە خێر تۆ خیانەتت کرد مەسەلەن ئەم بابەتە هێندەی تر ئازاردان و چەقۆدان نییە لەسەر دڵی کەرکووک بەتاکی دەزانی کاکەی جان بۆ هەر ڕووداوێک کە ڕووەدا ینی ئەوە ڕاستە هەموو کورد زیانی کرد هەموو کورد ئێشی پێگەیشت بەڵام ئەگەر من بزانم کورد قازانجەکە لەوەی کە پارتی بەوە تۆمەتبار بکرێم یەکێتی بەوە تۆمەتبار بکەم ئەیکەم بەڵام وەڵڵاهی کورد زۆر زەرەرەکە ئەزانی تۆ ئەوەی 16 ئۆکتۆبەری کردووە سەیری کە ئەوانەی کە لە ئاستی عێراق پێگیان هەبووە پلیان هەبووە تەحەدایەکەم لە ئەدەبیاتی هێزە سیاسیەکانی ئێمە بە یەک وشەیش باز بکرێت باشە نییە تۆ وازت لە دوژمنە سەر سەختەکەی خۆتێناوە وازت لەو ئەجندانەیە هێناوە کە ئیشی گەورەکەن لە کەرکووک و ئەو ناوچانە هاتووی دۆخێکن لێنێ خۆ دروست کردووە کە بەڕاستی حزبەکانیش ئیسفادە لەوە ناکرد یعنی کاکە ئێستا کە کام قیادەی سیاسی کوردی کام ناوەندی
دیراسات کام ناوەندی ڕۆشنبیری و چزانم چی هاتوون دیراسێ بکەن لەسەر مەترسیەکانی بە شیعەکردن لەو ناوچێ. ئەزانی تا ئێستاکە ئەم مەترسیە گەورەیە کە هەیە هیچ خوێندنەوەیەکی بۆ ناکرێ، هیچ ئەجندایەک نییە کە ڕوبەڕووی ببیتەوە و ئێمە دژمنداریەکمان لە نێو خۆ دروست کردووە لەوانەیە ئەزانی وامان کرد بێ نەفسێتی خەڵکی بەشێکی کەم نەفسێتی خەڵکمان وا لێ کردوێ کە پێی خۆش بوو بێ پارتی کورسی نێنێ یان پارتیەکان پێیان خۆش بێ یەکیتی نێنێ عەرەبی یێنێ ئەمە مەترسیە ئەزانی ئەوایە ململانەی حزبی بەو جۆرە لە کەرکووک تۆغ نەکەینەوە چونکە زیانەکەی ئێجگار جەرگ بڕە بۆ ئێمە و لە نەتیجە بڕوا بکەی ئەم جارە عەرەب لە بازنەی کوردی کورسیێنێ ساڵێکی تر لەوانەیە تروکمان کورسی بێنێ ئەو کاتە ئەزانی مەسئولێتی ئێمە بەرامبەر ئەو ناوچانە یعنی زۆر تاڵتر زۆر ناخۆشترە بێت لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر لە دەرەنجامی گەلە کۆمە و هێزی ئەسکەری و چوزانم چی شارەکەیان لە ژێر چنگت دەرکرد بەڵام ئەمجارە بە مەسلەی ئینتیخابات کاکە 4 ساڵی تر نە هەر ساڵی تر ئێمە لەسەر ئەو ململانەیە بەردەوام بین بڕوا بکە لەو ناوچانە پاشەکشەیەکی ئێجگار مەترسیدارەکەین و خۆشمان هەلو مەرجی ئەوە بۆ خەڵکی تر ئەڕەخسێنین بۆیە یانە بێ کورد بەوریایی ئیش لەسەر ئەو ناوچانە بکات لایانی کەم ینی لەم کاتەیە ململانەی حزبی کەم کاتەوە ینی ململانەکە نەک بۆ جۆرە بیگەێنێتە سەر ئێسک شکاندن کە ئەمە ڕنگدانەوەی خراپی لە نێو بە دەرونی خەڵکی کەرکووکە بێ و خەڵکی کەرکووک بەڕاستی هەر لەبەر ئەم سرا و ململانێ وای کرد کە بەشێکی زۆر لە دەنگدەری کورد حاضر نەبوون بچن دەنگ بدەن. زۆر باشە کاکاوێز ئەگەر ڕێمەولات کا حەسەن کاکاوێز باسیەوە کاکە ئەگەر بێت و بەو شێوێ بڕوا 4 ساڵی تر نەخێر 8 ساڵی تر ئێمە ڕوبەڕووی دۆخێکی مەترسیدارە بینەوە چۆن لە ئێستاوە کار بۆ ئەوە بکرێ ئێمە خیتابە بگۆڕین بەڕاستی مەسەلەن پەرێزی یەکێتی پاکیان پەرێزی پارتی پاکیان پەرێزی گۆڕان پاکە بەڵکو دەبێت پەرێزی کورد پاک بێ بەرامبەر بە نارەکانی چۆن ئەم خیتابە ببێتە خیتابە گشتەکە و ڕەنگە مەسەلەن بایکۆتکردنیش یەکێک بێ لەو خواستانە کە ڕاستی خەڵک ڕازی نەبێ بۆ ململانێ تونندە حزبیە. بڵێ یعنی لە ڕاستیە چۆن کەرکووک و ناوچانە چەقی ململانەکانمان بووە لەگەڵ داگیرکەران و لەگەڵ نەیارەکانە بەڵام ئەوەندەی لانی کەم ئەوەندەی من بە تەمەنی من ئەوەندەی من خوێند بێت بۆ تێگەشتمە یعنی لە ڕابردوو لە ئێستادا و من گومانم هەیە بۆ ئایندێش ڕوئایەکی ڕوونمان نییە یعنی دنیابینیەکمان نییە ینی استراتیژێکمان نییە بۆ کەرکووکە و ناوچانم یعنی سیاست لەوێ سیاسەتی ئیجتیهادیە سیاست لەوێ بڕیاری مەسئولێکی مەیدانی دەیدا لەو شار و شارشکانە یعنی کورد پرۆژەیەکی نییە لەو ناوچانە مامەڵی بۆ ئێستا ینی مەسەلەن هەر بۆ خۆتان هێزەکەی خۆتان یەکێتی نیشتیمانی ئەگەر پلانێکی تۆکمەترتان هەبووە نەتوانانی مەسەلەن نێهێڵن کورسی عەرەبەکە لە بازنێکمان بێگومان ینی پاشەکشەکردنی کورد و ڕەوکردنی بەشێک لە کورد لەو شار و شارشکانەوە بۆ سنووری ئیداری هەرێم و دەنگهێنانی عەرەب و تورکمان لە ناوچە کوردیەکان لەو بازنانەی کە گوایە بازنەی زۆرینەی کوردن ئەمە خۆی باشترین بەڵگەیە یعنی من دەڵێم حزبی وشیار و حزبێک خاوەن ڕوئیا و استراتیژێتی دوورمەودا بێ باشترین تاقیکردنەوە بۆی خۆی تیاببینێتەوە خۆی هەڵسەنگاندن بۆ خۆی بکات پرۆسەی هەڵبژاردنە جا لە هەر شار و شارۆچکەیەک بێ لە هەر زوون و ناوچەیەک بێ ئێستاکە ئەوەی لە کەرکووکا بینیمان لەم هەڵبژاردنا لە دەیدا دەبێ مەسەن بۆ نمونەیەکێتی نیشتمانی کوردستان ئەبێت دابنیشێت دراسەیە بکە هۆکارەکان چین و چی بکە 4 ساڵی تر دوور نییە ینی هەڵبژاردنەکان و کات زۆر بە خێرایی تێپەڕ دەبێ و وەکەوەی کە کاکاوێز وتی ینی ئەمان بەرامبەرەکانمان ینی تورکمان چەند بچووکن بەڵام پلانیان هەیە بەرنمەیان هەیە و لە گەمە و یاریەکانان بۆ بچووکردنەوەی کورد ینی ئەوان زۆر کێشەیان نییە چێتیە و چێ پارتی و کێشەیان ئەوەیە کە کووردە و قەزەی کووردە و خاکی کووردە و بوون و قەباری کووردە لەو ناوچانە کەواتە لێرەوە یعنی من پێم سەیرە ئەم هەموو ئەزمونە ئەم هەموو ڕووداوە سەرکردە سیاسیەکانی کورد کەسە یەکەمەکانی ئەم هێزانە ڕانەچەڵەچێنێ و
بەهۆشی خۆی نێنێتەوە وەرن پێویستی بەوەیە پێویستی بە گفتوگوۆیە بۆیە من لێرەوە پێشنیارێکم بۆ کەسی یەکەمی هێزە سیاسیەکان و دەستخۆشی لەو هێزاکەم کە دەست پێشخەریەکان هەوڵەوە بدەن کۆنگرێ خەڵکە کەسە یەکەمەکانی حیزبەکانی تیابێت و خەڵکی ئەکادمی و شارەزایی کەرکوچی و لە هەرێمیش تێدا بێ و بیر لەوە بکەنەوە ئێمە دوای دراسەیەکی هەمەلایەنەی جوگرافی هێزی بەشەریت لایەنە سیاسیەکان لایەنە دستوریەکان ئێمە استراتیژێتێکی ڕوونمان هەبێ تەواوی کورد تەواوی هێزە سیاسیەکان لە چەپەوە بۆ ڕاست لە ئیسلامیەوە بۆ ئەلمانی کاری لەسەر بکەن یعنی ناکرێت تۆ بابەتێکی هەستیار وڵاتە هەرێمایەتیەکان تەواوی هێزە عێراقیەکان بە چەپەکانیشەوە لەگەڵ ئەوە نین کەرکووک ئەو ناوچانە کوردستانیە ئەمە ئەزمموی 5 ساڵی ڕابردوو ئەمەی بۆ ڕوون کردینەوە کەواتە تۆ هەر کەسێ دێت دەفەی دەسڵات وەرگێ لە بەغدا یەکێ لە بەرنمەکانی ئەوە قودانی تۆ بچووکردنەوەی تۆیە بە تایبەتیش لەو ناوچانەیە کەواتە تۆش دەبێت لە بەرامبەرە ڕەت دەبێ بۆ ئەم سیاسەتە ئەمەش ناکرێ بە خیتابی حیزبی بە خیتابی کەسی بە خیتابی عاتفی تۆ لێرە دی بینای خەڵکەکەی لەو ناوچەیە و دی پرۆژەیەکی نەتەوەیی بۆ ئەو ناوچەیە دائنەی و هەموو هێزەکان وەکو دستور وەکو بابەتێکی پیرۆز ئیشی لەسەر من سەرنج بینەران بۆ شتێک ڕای مەسن پارتی دیموکراتی کوردستان دەڵێ کەرکووک دڵمە یعنی بەراوردی کردووە بە دڵی خۆی باشە تۆ دڵەکەت نەخۆشە خەریکە لە کار دەکەوێ خۆتی شەقۆیەکی لێ ڕاکێشاولی یەکێتی نیشتمانی کوردستان دەڵێ قودسە یعنی پیرۆستترین شوێنی ئێمە کەرکووکە لای یەکێتی نیشتمانی کوردستان دەیوەرە چەند بە سەخاوەتەوە مامەڵی لەگەڵاکەی چەند بە لێبوردەیەوە مامەڵی لەگەڵاکەی باشە دراسی ئەمە ناکەنەوە لە پاشەکشان خەڵکی کەرکووک بۆ ڕەوەکە خەڵکی خورمات و بۆ ڕەوەکە لێ بۆ دام و دەستگاکان بەدەستمانەوە نەماوە لێ بۆ لە هەڵبژاردن لە پاشەکشین بۆ لە جەرگەی ڕەحیم ئاوە و ئسکان و ئازادی و شۆرجا کاندیدێکی عرب دەرەچێت خۆمە پرسیارێکە حزب ئەگەر تێ ناگەم ینی بەڕاستی ئەسڵەن حزبەکان پێویستیان بۆیە دراسیان کە ئێمە لە چی کەشێکا دەزێن و چۆن مامەڵە لەگەڵ پرسە نەتەوایەتی و نیشتمانیەکان و پرسی حکومڕانی و فەرمانڕەوایەتی وڵاتدا دەکرێت کەواتە کاکزانام ئێمە پێویستمان بە پیاچوونەوەیکی هەمەلایەنە هەیە و دەبێ لە ئاسمان بینی خوارەوە چونکە قەزەکەمان ئەو قەزەیە کە ئەنفال و شمیاباران و هەزاران ڕۆڵەمان بۆی کردوتە قوربانی ئێستا لە بەردەم مەترسیە ئێمە سەردانی کەرکووکەکەین و ئێمە لەوێین و ئێمە لە خورمات و خانەقین و ئەو خەڵکانی کە خەڵکی ئەوێ نەچنەوە چەند هەڕەشە و مەترسیەکان خەریکە زەبڵ پەنجعەلی و گەڕەکە کوردیەکان دەخوا چێ لەمە بەرپرسا خەریکە هاوڵاتی کورد لەوێ دەبێتە هاوڵاتی دەرەجە دوو چێ لێی بەرپرسا باشە تۆ لە بری ئەوەی پرۆژەیەک هەبێ بۆ ڕەدەحکردنی ئەو سیاسەتە منهەجەیی کە عەرەب و تورکمان و خەڵکی تر لە دەوروبەرمان دەیکا تۆ هاتوویتە ململانی یەکێتی و پارتی گواستوتەوە سەر جەستەی برینداری ئەو خەڵکە ململانەیەکەی ئەمە چی منطقێکە ئەمە چی لۆژیکەکە و ئەمە چی هەوڵێکە یانی بەم شێوە دەمانەوێت نیشتمان سەرخەین و بەم شێوە دەمانەوێت ئەو ناوچانە بینەوە سەر کوردستان من پێم وایە لەم نەهجە بەردەوام بین ئەو ناوچانە لە بری ئەوەی نیارەکانمان بەهێز دێمان وەربکەنەوە خۆمان بەم شێوازە بەم سیاسەتە ناتەندروستە تەسلیمی دەستیانەکەی زۆر باشە کاکاوێز دوجار مەسەلەن ئەوەی دەمێنێتەوە کەرکووکەوە کوردستانی بوونی کەرکووکە چۆن وا بکرێت لە 4 ساڵی داهاتوودا لە 8 ساڵی داهاتوودا کادرانی وەسەتی ئەعلام مەسەلەن دۆخێک دروست نکات کە بەڕاستی ببێتە ئێستا ڕەنگە کورسات نیوز بتوانێت وەڵامێکی ورد و دقیقی ئەعلامی پارتی دموکراتی کوردستان و کۆمەڵێک لێ دوان بداتەوە بڵێت ئەو بڵێ خیانەتەویش دنیایەک شتی بۆ ڕیسکە بەڵام بۆچی ئەو هەموو خوێ بەبرینی کوردایەتی بکەین لە کەرکووکە بۆچی ئەم هەموو خوێ بکەین ببرینی کوردایەتیا لە شنگال و مەحمودیە و زومار و تا ئەگاتە منتیقی کوباشی چۆن ئەم تێڕوانینە بکەین بە تێڕوانینێکی گشتگیر خۆ ڕەنگە بایکۆت ئەوانەی بایکۆتیان کردبێ ڕەنگە لەگەڵ ئەو خیتابەیە بن ڕەنگە لە دوجارە ئەو دەنگدا بەیەکێتی و ئەو دەنگدا بە پارتی بەڵام پێی خۆش بێ خیتابێکی کوردایەتی هەبێت چۆن ئەمە سەر بخرێ وڵابێ هێزە سیاسیەکان هێزە سەرەکیەکان بڕیار بدەن بەڕاستی ینی سادق بن لەگەڵ پەیامەکانی خۆیانە بێ بڕیار بدەن لەوەی کە ئالانی کەم ینی بۆ قۆناغی ئایندە ململانەی میدیایی چزانم حزبی
بە جۆرێ خاو بکرێتەوە لەو نەوچانە کە کاردانەوەی ئیجابی هەبێت لەسەر گۆڕانکاریەکان لەسەر کۆنەستی خەڵێک و هێزە سیاسەکان بەڕاستی مەسئولن ینی مەسئولن تەمان ئەزانی مەسلەی کەرکووک پەیوەندی هەیە بە سەرکەوتنی ئەم ئیدارەی کە لە هەرێمیشەیە و ئەگەر ئێمە لە کەرکووک جیپی خۆمان لە مەسلەی ئیدارەکە بکەینەوە ڕنگدانەوەی ئیجابی زۆری ئەبێت لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی سیاسیشەوە بۆ هەرێمی کوردستان یعنی تۆ ببینە لە 2023ەوە کەرکووک لای کێوە لە بەغدا قسەی ڕۆیشتووە و گوێ لێ گیراوە حسابی بۆ کراوە بەڕاستی بۆیە ئەبینی لە 2017ەوە ئەزانی ئێمە کە کەرکووک لە دەسەدەین لە بەغدایش ئەزانی پێگەی هەرێمی کوردستان زۆر لاواز دەبێت و لە ڕووی ئەمنیشەوە ینی تەهدیدەکان ئێزگار زۆرن بۆ ینی ئەزانی بۆ کەرکووکیەکانی با نەکەن بەڕاستی بۆ خۆیانی بکەن بۆ پێگە و هەیبەتی خۆیانی بکەن کە ئەم جارە ینی لایەنی کەم ئەم جارە ئەگەر کورد چانسی وەرگردنی پۆستەکانی هەبوو لە عێراق بەڕاستی بە کوردێکی خوورمات و کوردێکی شنگال ببن بە سەرۆکۆمار و جێگری سەرۆکی پەرلەمان و ئەو پۆستانەی تری بەرکەوتەی کوردن بە خەڵکی ئەو ناوچانە بدرێ بۆی پێگەی حکوومەتی عێراق ئێمە بەکاربێنین بۆ خزمەتکردنی کەرکووک ئەو شنگال و خوورمات و خانەقین چونکە ئەزانی تۆ کە وەزیری هەر وەزیرێک لە بەغدا هیچ پەیوەندی بە کاروباری سلێمانی و هەولێر و نییە بەڕاستی یعنی کورد ئەم چەند ساڵە وەزیری خارجی وەرگردووە چی پەیوەندی هەبووە بە هەرێمەوە یان بە ناوچەدا کێشە لە سەرەکان ینی ئەبێ ئەمە ببێ بە وەرچەرخان دوو لە خەیاڵدانی سیاسی ئێمە بەڕاستی هەندێک بڕیاری سادەی جەریئانە پێویستە یعنی زانی ئەو پۆستە حیزبانی کە لە کەرکووک هەن پارتی ویچێتی بەڕاستی ینی ئیتر و کاتێتی بە بەرپرسەکان بڵێ ماڵ و مناڵت بەرەوە کەرکووک بۆی لەگەڵ ئێش و ئازاری خەڵکەکە لەگەڵ ئەوان قەناعەتێک دروست بێ کە لە دەرەوەی قەناعەتی کەرکووکی نەبێ کاکە ئەزانی زۆرینەی مەسئولینی ئێمە ئاگای لە ئێش و ژانی کەرکووکی هەر نییە و ئەو تێگەیشتە ئەو دەرئەنجامی تێگەیشتنی ژیانە لە سلەیمانی و هەولێر ئەمە مەسافەی نێوان ئێمە و کەرکووکیەکانی ئێجگار دوور کردوێتەوە و بێئومێدی گەورەشەی دروست کردووە بۆیە ئەم ڕێگا چارانە زۆر سادەن ینی پەیوەندی بەوە نییە کە تۆ بچی قەراری ئومەم متحیدەی بۆ بێنی لای خۆتە بەڕاستی لای خۆتە ئەتوانی هەندێ بڕیار بدەی ینی بۆ نمونە ئێستاکە کورد ئەگەر 100 پۆستی لە بەغا هەبێ بە خەڵکی ئەو ناوچانە بدرێ نەک ئەوەش بەڕاستی ینی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستانیش بۆی ئەو جەدەلە لە نێو دامەزراوەکان دروست بێ ئیش و وەزیفە بەو کەرکووشیانەش بدرێت لێرە ئەزانی بۆی پێگەی کەرکووشیە بێ و لایەنی کەم نەک کەرکووشی کووردا لە پێکاتی عارەب و تورکمان لەو پێکاتانە بێن ئەزانی ینی شعور بکەن حکوومەتی هەرێم و دامەزراوەکان لە هەرێمی کوردستان بەشی ئەوانیشی تایە زانی ئەمە ڕنگ بداتەوە لەسەر قەناعەتی گشتی کەرکووکیەکان بەڵێ کاکاوێز زۆر سوپاس دەکەم حەزمەکرە و نیقاشەنەتەوەیە درێژەی پێشایە سوپاس بۆ تۆ کاکاوێز کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ کاک حەسەن بارام سوپاس دەکەم سوپاس بینەرانی خۆشەویست زۆر سەرنج و کۆمنت بۆ ئێمە وەکو دەستگای میدیای کورسات کە وەڵامی هەندێک لە چاواشەکاریەکانیان ئەو بابەتانە بدرێتەوە کەم ڕۆبەوەی باسکردنی 16 ئۆکتۆبەرەوە بەڵام من چیرۆکێک بەبیر ئێوە دێنمەوە وەکو دەستگای میدیای کورسات ئەوەیە وەکو ئەو مناڵە بوو کە بردیانە بەردەم حاکم و دوو دایک نووس خاوەنداری لێ بکەن کاتێک کە دادوەرەکە وتی من سەری مناڵەکە ئەیکەم بە دوو پارچە دایکە ڕاستەقینەکە وتی نەخێر با بۆ ئەوان بێت بەڵام با هەر بمێنێ بۆ کورسات نیوس کەرکووک و هەموو ناوچە کوردستانیەکان بەرەوەی دایکە ڕاستەقینەکەی ئەوها تەماشاکەی نامانەوێت خوێی زیاتر بە برینەکاندا بکرێەوە نامانەوێت چیتر ئازاری کەرکووکیەکان دووسخورمات و خانەقین هەتا مەخمور و گوێڕ و شنگالیش بدرێ بە هیوای ئەوەن کە خیتابی نەتەوەی سەر بکەوێ و بە هیوای ئەوەن بتوانرێت کوردانە مامەڵە لەگەڵ ئەو ناوچانە بکرێ و بتوانرێت بگەڕێتەوە باوەشی ڕاستەقینەی دایکە ڕەسەنەکە پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک ئەمانەتی خوای گەورە بن.